ئەمما بۆ ئەو بەڕێزانی کە ئەڵێن چی بکەین بەردەوام بوونتان لەوەی کە خۆتان تایە بەردەوام ئیشەکەتان ئیشێکی جوامێری هەروەکوتم و تیکراریش یەکەمەوە ئیشەکەتان وەکو عیبادەتە بە عیبادەت بۆتان حسێبە کوژراوتان بە شەهید حساب مادام پابند بێ بە ئیسلامەوە نیەتی پاک بێ و دیفاعی لەو مەزلومانە کردووە لە پێناوی نان و ئەمانە شۆڕشەکە شۆڕشی نان و ئەمانە نە شۆڕشی ئیسلامیە نە شۆڕشی عەلمانی شۆڕشی مەحرومانە شۆڕشی ئەو کەسانەیە کە پەڕاوێز خراون کە تین و فشاری ئەم جاهیلیەتە قورسیان لەسەرە سەرباری ئەوەش خیانەتیان هێناوەتە سەریان و هی وڵاتانی ئیقلیمیشان خستوونەتە سەر لیژنەکان لەناو خۆتانە دروستکەن لیژنەی سەرپەرشتیاریتان هەبێت سینەشتان فراوان بێ بەرامبەر بە یەکتری بەزەیشتان بە یەکترا بێتەوە دائیمە هاوکاری یەکتریش بکەن یەکێک کە بریندار بوو هەموو وەکو فەڵەستینیەکان پەلاماری بدەنەوە بۆی نەقلیکەن بۆ خەستەخانە ئەوانەی ڕوبەڕووی ئێوە ئەبنەوە هیچ کەمتر نین لە جەیشی ئیسرائیلی دڕندەن وەک جەیشی ئیسرائیلی وەحشین وەکو جەیشی ئیسرائیلی ڕئیسەکەشیان کە نێچیروان بارزانیە وەکو ڕئیسی ئەوان کە نەتەنیاهۆیە وەکو یەکوان بۆیە پێویستە ئێوە لە کاتی هەڵمەت بردنتانە ئاگاتان لە ئەفرادەکانتان بێ ئاگاتان لەوانە بێت کە بەرەکەوێ خۆشتان نەدەنە بەرگول لە ئێوە تاغوتانە ئەشێ و کەسانەتان کە خیبرەیەکی عەسکەریانە هەست پێ بکەن کە فیشەکان بەسەرتانە هەڵەتۆقێ طبیعەتی حاڵیش وایە فیشە کە بەسەر تا دێ هەر جیزەی دێ بەس تو وازانی بەرەو ڕوود دێ ئەو کاتانە خۆتان بپارێزن هەموو وەختێکیش خۆتان حەدە لیمکان بپارێزن هەر بەو شێوێش بەردەوام بنتیایە حتا وەکو وڵاتانی تر دێنە دەنگ ئەزانن کە ئێوە چەند مەحرومن ئەزانن ئێوە لە مەحرومی نانن مەحرومی ئەمانن مەحرومی دەرمانن مەحرومی کەرامەتن مەحرومی ئینسانیەتن هیچ شتێک نەماوە لە وڵاتەیە پێشێل نەکرابێت لە ئازادی ئێوە لە مافی ئێوە لە کەرامەتی ئێوە بەخوا قەسەم چەند ڕەش و سپی فەرقی هەیە شەو و ڕۆژ چەند فەرقی هەیە نەخۆشە کە سەرەتانی گرتوێ و ئایدیزی گرتوێ و کەوتبێ یەکێکی کە عمری 28 ساڵە و تۆپانەیەکە چەندیان فەرق هەیە فەرقی بینی کەرامەتی ئینسان لە وڵاتانە و لەگەڵ ئێوە ئەوەندەیان فەرق ئێوە هەر بەناو بە شەرماون هەموو مافێکتان پێشێل کراوە ئەو کەسانەی کە هاتوونەتە دەرەوە ئەوروپایان دیوە ئەزانن لەوێ چ جەنگەڵستانێکە لەوێ چ دڕندایەتیەکە لەوێ چ بێ بەزەییەکە چ بێ کەرامەتیەکە خوای پەروەردگاریش یارمەتی دەرتان بێ